ئەوەی کەمە دەمانێت باسی کەین باسی دەستورێکە بۆ هەمووان یا لە پێناو دەستورێک بۆ هەمووان. بۆ ئایا ئێمە بۆچی دەستورمان پێویستە؟ خۆتان ئاگادارن هەر یاسایەک کە لە پەرلەمانی کوردستان دەردەکرێت یا سەرۆکی هەرێمە گەر یاسایەک دەربکە هەمووی پشت دەبەستێت بە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 پەرلەمان کە خۆتان دەزانن دەبێ یاسا پشت بە دەستور ببەستێ بۆ دەرکردنی. ئێمە بۆچی پێویستمان بە دەستورە؟ پێویستمان بۆ هەیە بەڕاستی مافە مەدەنی و سیاسی و مرۆییەکان دابین بکە و لە دەستوردا بچەسپێنرێ کە بەبێ بەڕاستی بێ دەستور هەمیشە ئەو مافانە یا مەترسیان لەسەرە یا هەڕەشیان لەسەرە کێشیان بۆ دروست دەکرێت. بگەڕێنەوە بۆ کوێ لە کوێ چارەسەری ئەو مافانەکراوە کاتێک کە پێشێل دەکرێت. دەستور ئەگەر هەبێ دەسەڵاتی ڕەها بۆ هیچ کەس نییە، بۆ هیچ مؤسسەیەکی نییە. تاکڕەوی ڕێگە پێ نادا. ئەگەر دیقەتشمان دابێتێ ئەو دەسەڵاتدارانەی لە دنیادا حەزیان بە تاکڕەویە، حەزیان بە دیکتاتۆریەتە، هەمیشە حەز ناکەن وڵات دەستوری هەبێ، چونکە سنووریان بۆ دیاری دەکات، سنوورێک هەیە بۆ دەسەڵات، بۆ ڕاهایی دەسەڵات. بەبێ دەستور ئێمە پێمان وایە تەبان کە باسی یەکلاکردنەوەی هێندێک کێشەی دەستوری بکەین کە پێویست بە دادگای دەستوری هەیە، بەڕاستی ئەمەش دابین نابێ. یعنی مؤسسەیە کە چاودێری یاساکان بکات، چاودێری مؤسساتەکان بکات و بۆ نمونە هاوڵاتی هێندێک کێشەی هەیە مەسەڵەن سکاڵا بۆ لای کوێ ببات تەبان کە دیارە ئەم پرسەش بەبێ ئەمە یەکلایی نابێتەوە. هەرێمی کوردستان ئێمە بڵێ بە پێویستی دەزانین کە خاوەنی دەستوریش هەمیشەی خۆی بێت. دەستورێک کە بە ئاراستەی دامەزاندنی کە بەلامانە زۆر گرنگە، دامەزاندنی حکومڕانیەکی تەندروست کە چاکسازی سیاسی بکە، چاکسازی ئیداری بکە و لەم ڕوانەوە بەڕاستی کەلێن نەهێرێتەوە بیانش بەدەست کەسەوە نەدا بۆ هەمووان ژۆکی یەکوا بێ. ئێمە ئێستا زۆر جار دەڵێن بیان ئێستا دوای باز دەکەن باسی یاسا سەروەربوون دەکەی. ئەمە چۆن لە یاسا سەروەربوون تێگەیشتوون؟ ئەم وا تێگەیشتن بەڕاستی یاسا سەروەربوون واتە جێبەجێکردنی یاسا بەبێ جیاوازی بەسەر هەموو کەسێکدا، کەس لە یاسا گەورەتر نەبێ. بەس ئایا ئێمە دەپرسین لە وڵاتی ئێمە بەم شێوەیە؟ ئەم پێم وایە بوونی دەستورێکیش کە وەکو باسم کرد ماف و پێداویستەکانی هەموو لایەک لەبەرچاو بگرێ، بەڕاستی زامنی ئەوەیە کە ئەم یاسا سەروەربوونە لە هەرێمی کوردستان بەرقەرار بێ. بەشدار بن لە لیژنەی نووسینەوەی دەستور و ڕابۆچوونەکانی خۆشمان لە کاتی خۆیدا باس کردووە. بەس دیارە ئێستا ئێرە جێ ئەو بابەتە نییە، بەڵێ ئێمە سەرنجمان هەیە. بۆ نمونە ئەگەر باسی سیستەمی سیاسی بووم لە هەرێمی کوردستان، سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە بڕیارمانداوە کە پەرلەمانی بێ. بەڵام ئەگەر تەمەشای دەسەڵاتەکان دەکەین، تەمەشای دامەزراوەکانمان دەکەین، ئەم سیستەمی پەرلەمانی زۆر لاوازە. زیاتر تەمەشای دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بکەن، زیاتر مەیل بەلای سیستەمی سەرۆکایەتیدا هەیە نەک سیستەمی پەرلەمانی، کە بەڕای ئێمە ئەوە بەڕاستی خەلەلێکە دەبوو چا بکرێ و ئێمە لە کاتی هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمیش ئێمە پرۆژێکمان پێشکەش کرد کە پێمان وابوو پرۆژێکی هاوسەنگ بوو و ئەم کێشەیەی لەوێ چارەسەر کردبوو. مافەکانی وەک یا باس کرد بە پێگەی ئاین لە دەستوردا. ئێمە پێمان وایە کۆمەڵگەی کوردەواری خۆن کۆمەڵگەیەکی موسڵمانە و پێویستە ئەمە زۆر بەزەقی تێدا ڕێنگ بداتەوە. بەس ئێمە تێبینیەکەمانەوێت زۆر بە شەرمنانە باسی پێگەی ئاین کراوە. لە کاتێکدا دەکرێت ئەگەر باسی پێکاتەکان بکەین و باسی ئاینەکانی کە بکەین، ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەو پێکاتانە یا ئەو کەمینانە
هەندێک زەگوترێ مەسەلەن پێکاتەیە کەمینە بە هەر حاڵ خلافێکی لەو قەزیدە پێم وایە کەمینەش ئاساییە چون بڕۆ لە عورفی دنیادا لە دەوڵەتانی زۆر بەقووت و زۆر یعنی مەدەنی و زۆر کە یاسات تێدا سەروەرە بە پێیان دەگوترێت ئەقەلیات ئاساییە لە دەستوردا جێ بکرێتەوە ماف و حقوقەکانیان هەمووی پارێزراو بێ دینیان و قورساتی دینیان ئازادیان بیری باوەڕیان بەڵام یعنی کۆمەلگەیەشی مەسەلەن موسڵمان ناکرێت بەڕاستی زۆر بەڕاشکایی زۆر بەزەقی ئەمەی تێدا زەق نەکرێتەوە ئێمە لەگەڵ ئەوەی کە ڕنگدانەوەی کەلتور و ئاوی پێکاتەکان بێ ئێمە لەگەڵ ئەوەی کە دەستور ڕێخەری ئازادی و ئازادی ئاینی و فکری و ڕۆشنبیریەکان بێ نەکۆت و زنجیر دروستکە سەرنجێکی ئێمە کە دەمەشای دەستورمان کردووە تەماشا دەکەین سیستەمی لامەرکەزی کەمە بە گرنگی دەزانین سیستەمی لامەرکەزی هەرێمی کوردستان پێڕۆ بکرێت بەڵام تەماشاکەن لێرەدا مرکزیەتی پایتەخت زاڵە بەسەر سیستەمی لامەرکەزی ئێمە پێمان وایە ئەم دەسەڵاتانە پێویستە بە شێوەیەک ڕێکوپێک لە دەستوردا باڵانسەکە ڕابژیرێ تعبیر بێت لە سیستەمێکی لامەرکەزی ڕاستەقینە سەبارەت بە دەسەڵاتی دادوەری کە داواکاری گشتی خراوەتە سەر ئەنجومەنی دادوەری ئەمە ئەوە بە هەنگاوەش زۆر ئیزابی دەزانین لە بۆچی بۆ چاکسازی لە دەسەڵاتی دادوەریدا بەڵام هەر وەک چۆن ئەنجومەنەکانی وەزیران پەرلەمان سەرۆکی هەیە ئێمە پێمان وایە ئەو ئەنجومەنی دادوەریش حەقی خۆیەتی کە سەرۆکێکی هەبێ و لە دەستوردا چۆنیەتی دانێن ئەم سەرۆکە دیاری بکرێ ڕوون بکرێتەوە مافە سیاسی و مەدەنیەکان ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نین جیاکاری بکرێت لە دەستوردا وەکو باسم کرد بەڵام خۆ یعنی کە جیاکاری ناکرێت ئەواتە ئەگەر هەر کەسێک کە مافی خۆت پێدات و دادگەری لەگەڵ بەکارهێناوە کە باسی ئۆپۆزیسیۆن کرا ئێستا تۆزە پێش ئێستا من پێم وایە ئۆپۆزیسیۆن کە وەک لە عورفی لە دەستوری عورفی بەریتانیدا هاتووە لە دەسەڵاتی ئۆپۆزیسیۆن هەردووچیان پێکهێنەری سیستەمی سیاسی لە بەریتانیا لەم دەستوردا بۆ زانیاریت لەم دەستوردا بە هیچ شێوەیەکی باسی ئۆپۆزیسیۆن هەر تێدا نییە کە مامەستا خەلیج تۆژێک ئاماژەی پێکرد ئەم پێم وایە بەڕاستی ئەوە مافێکە ئەم پێم وایە قەزێکی گرنگە بەڕاستی بچەسپ پێنرێ لە دەستوری هەرێمی کوردستان کە ئێمەش پەرۆشین و لەگەڵ ئەوەشین کە ئەم دەستورە پەلەی لێ بکرێ و ئەو لیژنەیە کە دادەنرێت بۆ دووبارە ئەگەر چاپێداخشەنەوە بە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بێ ئێمە پێمان وایە سیفەتێکی پێ بدرێت ئەو لیژنەیە نە هەڵبژاردەی خەڵکە ناو خەڵکە نەبژێدراوە و لە ناو پەرلەمانیشان نەبژێدراوە بەلانی کەم با پەرلەمانی کوردستان لیژنەیەک هەڵبژێرێ وەکو سیفەتی تەسیسی پێ بدا پێم وایە بەقوتر دەبێت بەڕاستی بۆ داهاتووشمان ئێمە سەیەکی بەقوترمان دەبێت کە ئەم لیژنەیە کە ئەم سیفەتە ڕسمی هەیە بۆ دەستوری نووسیوەتەوە و پرۆژەکەی ئامادە کردووە و لەگەڵ ئەوەشین بەڕاستی بهێنرێتەوە پێش و زووش لە پەرلەمان بە تایبەتی دەکرێت فراکسیۆنە جیاجیاکان بەشدار بن لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان دووبارە و ئەم پێم وایە زۆریش ڕەنگە پێویست نەکات دەستکاری بکرێت ڕەنگە هێندێک بەرگەی کەمی هەبێ پێویستی بە دەستکاری بە هەموارکردن و چاپێداخشانەوە هەبێ زۆربەی ئەوەتی ڕەنگە پێویست نەکا بۆیە دەکرێت لیژنەیە کە لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە خەڵکەشی پسپۆر و شارەزا لە بواری یاسا لە بواری دەستور بەشدار بن بۆ ئەوەی کە ئەم دەستورە دووبارە بێتەوە دەست خۆش بێ وەڵام من تەنها ئەوەی یەک ئاماژەی کوردی کە پێ بکەم مادەم وابێ مادەی 140 کە باس کراوە سنووری کوردستان بەستراوەتەوە بە جێبەجێکردنی مادەی 140 ئەم مادەیە دوو کێشەی هەیە بەڕاستی یەکەمیان ئەم مادەی 140 کاتی یاسایی خۆی تەواو بووە دووەم پێم وایە بەڕاستی بەستنەوەی دیاریکردنی سنووری هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی مادەی 140 ئێمە خەڵکی ئەو ناوسانەمان لێ نیگەرانتر دەکات ئێستا خۆیان نیگەرانن خۆیان کۆمەڵی کێشەیان هەیە گرفتاریان هەیە ئێمە بەڕاستی ئەوەش
لەوێ پێویست ناکە بەڵکو پێویست دەکات بە زەختریش بەڕاستی باسییان بکەین لە مافی امتیازاتیشدا کەمتر باسییان کراوە پێم وایە بە قوڵتر و بە چاکتر و بە تایبەتیش هێندێک چەمر ئەوەی کە باسییان کرد هاوڵاتی بوون دادگەری کۆمەڵایەتی یاسا سەروەربوون مافەکان زۆر بە زەقی و بە قوڵتر بەڕاستی دەسووردا باز بکرێت بۆ ئەوەی مەجالی پێشێرکردن و بەزایادان نەمێنێتەوە